سڵاتانە بێت. کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان دانیشتوانی ناوچە جێناوەکان لە پارێزگاکانی سەلاحەدین و دیالە دەکاتەوە لە مسۆگەرکردنی دەنگەکانیان لە هەڵبژارنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە 20 مانگی نیسانی داهاتوو بەڕێوە دەچێت. لە دوانێکدا بۆ رادیۆ دیجلا سەفا ئیبراهیم موسەوی تێبێژی فەرمی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان لە عێراق ڕایگەیاند کۆمیسیۆنەکان لە چەندین بۆنەدا ڕوونی کردوتەوە کە هەڵبژارنەکانی داهاتوو بۆ ئەنجومەنی پارێزگاکانە کە ئەوەش زۆر جیاوازی هەیە لەگەڵ هەڵبژارنەکانی ئەنجومەنی قەزا و ناحەکان وتیشی بۆ یەکلایکردنەوەی ئەو بابەتە تۆماری دەنگدەرانیان نەکردوتەوە. لیژنە هەماهنگەکانی خۆپیشاندەرانی قەزای حەویجە ڕایدەگەێنن خۆپیشاندانەکانی ئەم هەینێ لەژێر دروشمی سازش لە مافەکانمان ناکەین ئەنجام دەدرێت و تاکیدیش دەکەنەوە کاتێک بەرەو بەغدا دەڕۆن کە سەرجەم خۆپیشاندەرانی عێراق ڕزەکانیان یەک بخەن. لە دوانێکدا بۆ سۆمەرەنووس عەبدولمەلیک جبوری ڕایگەیاند هەڵگرتنی دروشمی سازش لە مافەکانمان ناکەین پامێکی ڕوون و ئاشکرایە بۆ حکوومەت کە مافەکانی گەلی عێراق جێگەی دانوستان و سازشکردنین وتیشی هەزارەها هاوڵاتی بەنیازن بەشداری لە خۆپیشاندانەکانی ئەمڕۆدا بکەن. نوێنەری تایبەت تێمیداری گشتی ڕێکخراوێنەوەی گرتوەکان لە عێراق ڕایدەگەێنێت دۆسیەی دیاریکردنی سنووری وشکانی نێوان عێراق و کۆیدێکلایی بۆتەوە و داواژ لە ئەنجومەنی پارێزگای بەسڕە دەکات پەلە ڕزگارکردنی عێراق لە دەرچوونی لە ژێربەندی حوتی نەتەوەگرتوەکان. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ پارێزگاری بەسڕا مارتن کۆپلەر ئاماژەی بەوە کرد ئەو تاکە کێشەی کە ڕێگر بوو لە یەکلایکردنەوەی دۆسیەی دیاریکردنی سنووری وشکانی نێوان هەردوو وڵات چارەسەر کرا وتیشی بەو بۆنەوە سوپاسی ئەو خێزانە عێراقانە دەکەم کە ماڵەکانیان لە پێناو چارەسەرکردنی ئەو کێشەیە جێهێشت. بۆ هۆی کە چەندین ساڵە بەبێ بڕوانامە لە دادگاکاندا بەرگری لە تاوانباران دەکات کە سەدام حوسێنێکێکیان بووە دادگایەکی بەریتانی دوێنێ سزای 14 ساڵ زیندانی بەسەر پیاوێکی ئیتاڵی ناسراو بە پارێزەری شەیتاندا سەپاند. دادگاکە دی ستیڤانۆی تەمەن 57 ساڵی بە 25 کاری نایاسایی تۆمەتبار کرد کە گرنگترینان دەستبڕین و ساختەکاری و سپیکردنەوەی پارەیە کە لە ساڵانی ماوەی نێوان 2001 بۆ 2011 ئەنجامی داون. سەرۆکی فەڕەنسا بە دووری دەزانێت لێستادا چەک و تەقەمەنی بۆ پۆستۆنی سووریا دابین بکرێت بەر لەوەی دڵنیابن کە ئەو چەکانە ناگات بەدەستی چەکدار ئیسلامەتوڕەوەکان. لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی توی فەڕەنسا فرانسۆ نۆلاند ڕایگەیان ناتوانرێت لە دوای تەواوبوونی سەپاندنی گەمارەوە بەسەر ناردنی چەک بۆ ئەو وڵاتە لە مانگی ئاری داهاتوودا چەک و تەقەمەنی ڕەوانەی سوپای ئازادی سووریا بکرێت تا متمانەی تەواومان دەبێت کە ئەو چەکانە ئۆپۆسیۆنی ڕاستەقینەکان بەکاریان دەهێنن نەوەک چەکدارانی قاعیدە. باهۆی بەرپابوونی پشێوی تونوتیژی لە نێوان هێزەکانی پۆلیسی سەربازی تورکیا و دانیشتوانی ئاوارەی کەمپێکی نزیک سنووری سووریا دەسەڵاتدارانی تورکیا 600 ئاوارەیان لە کەمپەکە دەرکرد. پێکدانەکە بەهۆی نیشاندانی ناڕزاییەوە بۆ لەسەر بار و گوزەرانی ئاوارەکان لە کەمپەکەدا بەرامبەر ئەو کەم و کورتیانەی کە هەبوون. سەرۆکی لیژنەی چاودێرانی پێشووی سەر بە نەتەوەگرتوەکان لە ناوخۆی سووریا ڕایگەیان هەوڵی زۆریاندا بۆ ئەوەی ئاگربەست بەرقەرار بکرێت بەڵام نەتوانرا جێبەجێ بکرێت. بۆیە ئێستا کاتی سەپاندنی ناوچەیەکی دژەفڕینە بەسەر خاکی سووریادا. ڕۆبەرت مۆ ژەنەراڵی نەروێجی کە سەرۆکی تیمی چاودێرانی نەتەوەگرتوەکانی دەکرد لە ناوخۆی سووریا ڕایگەیان پێویستە هاوسەنگیەک لە جەنگی ناوخۆی سووریادا بهێنرێتە ئاراوە. دیارە ئەو هاوسەنگیەش بە سەپاندنی ناوچەیەکی دژەفڕین بەسەر خاکی سووریادا دێتە ئاراوە. کورتەیەک لە هەوڵەکانتان پێشکەشکرا شاد بن.